دوای نزیکەی 5 مانگ شەڕکردن لە کەرتی غەزا کە ژمارێکی زۆر کوژرا و برینداری لێکەوتەوە دوجار بەهۆی مانگی ڕەمەزانەوە ئەنجومەنی ئاسایشی نەتۆ یەکگرتوەکان ئاگربەستی ڕاگەیان. شرۆڤە و گفتوگۆی زیاتری ئەم پرسە و ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز سلێمان بەشارات بەڕێوەبەری سنتەری بۆست بۆ توێژینەوە و شارەزای کاروباری فەڵەستین ئیسرائیل کە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز بەشارات تو بخێراتیش بۆ کوردستان 24 دەستپێکێ بە خواندنەوە ji بۆ vê agirبەستê çi ye hindivê baweriyê dane ku agirبەst weke xwe cêbecê be İsraîl û Hemas pêve pabend bibin. بەڵێ سلااو لە ئێوە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس بۆ ئێوە شتێکی ڕوونی ئاشکرایە کە هەنگاوەکەی ئەنجومەنی ئاسایش ئەگەرچی هەنگاوێکی دواکەوتووە دوای تێپەڕ نزیکەی 5 مانگ و تێپەڕنی نزیکبوونەوە لە 6 مانگ دەبواە کارەکە زووتر کرابووە بەڵام هەنگاوێکی باش و گرنگە ڕەنگە هەنگاوێک بێت بۆ شکاندنی بەردەوامی تاکلایەنانەی ئیسرائیل لە بڕیاردان و شەڕکردن لە بەرامبەر غەزە لەلایەکی دیکە ڕەنگە ئەمە هۆکار بێ بۆ ئەوەی بوار بکرێتەوە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئەوەی فشار لە ئیسرائیل بکەن ئامانجی وەستاندنی ئەم شەڕە بە شێوەیەکی یەکجارەکی ئەگەرچی ئەم بڕیارە وەکو ئەوە بێت کە نەتوانن ئیسرائیل پابند بکەن پێی وە بە تایبەتی ئەوەی پێیوەستە بە مادەی حوتەمی ئەنجومەنی ئاسایش بەڵام خاڵێکی کرۆک ئاسای زۆر گرنگە دەکرێت ببێتە هۆکاری بەهێزبوونی هەڵوێستی فەڵەستین لە گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی ئیسرائیلی ئەمە جگەلەوەی ئەم هەنگاوە ڕەنگە پەیامێک بێت پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرا بێت بۆ ئیسرائیل و بەوەی کە بڵێت ئەم شەڕە و ئەم ڕەشە کوژێ لە بەرامبەر خەڵکی غەزە بەم شێوەیە دەکرێت ئیسرائیل دووچاری لێپرسینەوە و لێپێسینەوەی نێودەوڵەتی دەکاتەوە و دەبێتە هۆی دۆڕانی ئەو کۆدەنگە نێودەوڵەتیە لە پشت ئیسرائیلەوەیە و ئەو پشگیریە بۆ ئیسرائیل هەیە بۆیە ئەمە هەنگاوێکە دەکرێت وەکو سەرەتا زۆر باش بێت بە شێوەیەکی نیمچە سەرەتایی دەرەنجامی باشی دەبێت. بەڕێز بەشارات خوێندنەوەتان چییە بۆ هەڵوێست و بەشداری نەکردنی ئەمریکا هەرچەندە یەکێک لە پاساوەکانی ئەمریکا دەڵێ ئەمە زیانگەیاندنە بە بارمتەکان؟ بەڵێ دەنگنەدانی یاخود ئامادەنەبوونی ئەمریکا بۆ ئەوەی دەنگ بە پرۆژە بڕیارەکە بدات و هەروەها بەکارنەهێنانی ڤیتۆ لە هەمان کاتدا لە بەرامبەر بڕیارەکەدا ئەمە پەیامێکە بۆ لە ئیدارەی بایدنەوە بۆ بنیامین نەتانیاهۆ بە دیاریکراوی بۆ حکوومەتەکەی ئەو حکوومەتەی کە ئامادە نەبووە گوێ لە شیرەت و ئامۆژگاریەکانی ئەمریکا بگرێت و هەمیشە پێداگرە و ڕژدە لەسەر ئەوەی هێرشێکی سەربازی بکاتە سەر ڕەفاح لە کاتێکداوان پێیان گوت بوو کە بیر لە کارێکی وەها نەکاتەوە پێشنیازی ئاگربەستێکی کاتیان بۆ کرد بۆ گۆڕینەوەی دیلەکان بەڵام ئێستا وا دیارە ئەمریکا دەیەوێت لە ڕێگەی ڤیتۆنەکردن پەیامێک بە ناتانیاهۆ حکوومەتەکەی بدات ئەمە خاڵێکی زۆر گرنگە. شتێکی دیکەش هەیە پێوەست بەم بابەتە گرنگە ئەوش ئەوەیە کە ئەمریکا دوای شکستێنان لەو پرۆژە بڕیارەی کە خۆی پێشکەشی کرد بۆ ئەنجومەنی ئاسایش و ڤیتۆیەکەی رووسیا و چین لەسەر ئەو بڕیارە ئەمریکا دووچاری ئاڵنگاریەکی سیاسی نێودەوڵەتی بۆتەوە لەوە دەترسێت کە لەسەر ئاستی جیهان شتێک بدۆڕێنێت لە بەرامبەر ئەم بابەتەدا بۆیە ناتوانێت وەکو ئەوەی سەرەتا هەبوو پشگیری لە ئیسرائیل بکەوێت و بەردەوام بێ لەو کارە چکەمە کاریگەری لەسەر سیاسەتی استراتیژی ئەمریکا دەبێت لە ناوچەکەدا بەڵام وا دیارە ئەمریکا ئێستا دەوێت هاوسەنگی ڕاگرێت لە نێوان بەرژەوەندەکانی ئیسرائیل و هاوکێشە نێودەوڵەتیەکان چونکە ئەوەی ئیسرائیل کردی ئەمریکا ناتوانێت لەگەڵی بەردەوام بێت ئێستا ڕوون و ئاشکرایە ئەمریکا دەوێت کە کارتێکی دیکە فشار بۆ سەر ئیسرائیل زیاد بکات بۆ ئەوی دەرچێک لەم ئاڵنگاریە بدۆزێتەوە و کۆتایی بەم بابەتە بهێنێت و من پێم وایە ئەمریکا دەوێت کە بەرەو ئاگربەستێکی دیکە بچێت لە کۆتاییەکەدا شەڕەکە کۆتایی بێت. زۆر باشە بەڕێز بەشەوە تامەژە پێکرد لێ ئەگەر ڕوونتر ئاماژێ پێ بکەی ئەمریکا دەستپێکە ڤان ئالۆزیاندا هەنی تەرەفگیر بووە تەرەفێ ئیسرائیلێ بووە
و اف آگر بستش بی رزامندیا امریکای بوا و بی دلیا اسرائیلش بویا یعنی هندوی باوریه دانه کو بی رزامندیا امریکا آگر بسته بکوی تواری جیبه جی کنه دا وکو خو يعني جهة الخوشية نعم تماما يعني كما تفضل بەڵێ وەکو ئاماژەتان پێکرد لە تێگرتوەکانی ئەمریکا هاوبەشێکی استراتیژی و ڕاستەوخۆی ئیسرائیلە لەم شەڕەدا و ئەمریکا ڕووپۆشێکی پێشکەشی ئیسرائیل کردووە لە سەرەتای شەڕەکەەوە و هاوکاری سەربازی پێشکەشی ئیسرائیل کردووە بەڵام وا دیارە کە ئێستا لێکدانەوەکانی ئەمریکا لە سەرەتای شەڕەکەەوە وەهانە بوون کە ئێستا هەن و نەیتوانی لێکدانەوەیەکی باش بکات لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەرێمی و تەواوی ڕاندە سیاسەکان لە بەرچاو بگرێت کە ئیسرائیل نەیتوانی ئەم شەڕە لە چەند هەفتە و مانگی یەکەمی یەکلایی بکاتەوە ئێمە خەریکە لە 6 مانگ نزیک دەبینەوە ژمارەی ڕەشەکوژەکان زیاد دەبێت ئەمە هەمووی کێشەیەکی زۆر گەورەیە تەنانەت لەسەر ئاستی ئەخلاقی و مرۆییەوە ئەمە ئاڵنگاریەکی گەورەیەوە پرسێکی قبول نەکراوە ئەمریکا دەزانێت کە ئەمە کاریگەری لەسەر پێگەی ئەمریکا دەبێت کاریگەری لەسەر سیاسەتی ئەو دەبێت کاریگەری لەسەر ناو و ناوبانگی ئەوان دەبێت لەسەر ئاستی جیهاندا بۆیە ئەم هەنگاوی گرتۆتە بەر و هیواخوازە بەوە بگات بە ئاگربەستێکی درێژخایەنتر و خەریکە سیاسەتەکەی وردە لە بەرامبەر ئیسرائیل دەگۆڕێت و ئەمریکا لەگەڵ ئامانجێک نییە کە نەتوانێت بەدی بهێنێت بۆیە ئیداری بایدن هەستاوە بەم کارە و هۆشداریشان داوەتە بنیامین نەتانیاهۆ بەوەی کە پێویستە بەو شێوازە بێت و سیاسەتەکە ئەوها بێت. باسی ئاگربەستی درێژخایەنت کرد کەواتە کەی ئاگربەستی کاتی دەگۆڕێت بۆ ئاگربەستی هەمیشەی یاخود بەدیوێکی دیکەدا بپرسم ئایا چاوەڕێی جەنگی حەماس ئیسرائیل بکەین کۆتایی پێبێت؟ من بڕوام وایە لە چوارچێوەی ئەو داخرانەی کە لە ڕەهەندەکانەوە بەدی دەکرێت لە ئاسۆدا کە شتێکی ڕوون نییە بووە نەبوونی توانە لەوەی کە بگەن بە ئاگربەستێکی کاتی هەر هیچ نەبێت لە سەرەتادا ڕەنگە بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش ببێتە مای هاندانی لایەنەکان و هاندان و بەسەندکردنی داواکاریەکان و ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان و لایەنە نێودەوڵەتیەکان جارێکی دیکە کارا بێتەوە لەم بابەتە بۆ ئەوەی بگەم بە ڕێکەوتنێکی هەمیشەی و ئەگەر هات و ئەم پرۆژە بڕیارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ جێبەجێ کرا و ئیسرائیل پابەند کرا بەوەی کە ئاگربەست بکات و هێرشەکانی بوەستێنێت ڕەنگە کاریگەری زۆر گەورەی هەبێت لەسەر گفتوگۆکان و گۆڕینەوە دیلەکان لە نێوان هەردوو لادا و دوزار ببێتە هۆکارێک بۆی ئاگربەستەکە درێژ ببێتەوە بەڵام ئەگەر بێت و ئیسرائیل بەردەوامێت لە هێرشەکانی و ئۆپەراسیۆنە سەربازیەکانی ڕەنگە ئەمە ببێتە هۆی بەرکەوتن لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی چونکە کۆمەلگەی نێودەوڵەتی ئەمە بەڕێز بەشارەت ببوورە بەرز بەشارەت کەواتە ئەگەر ئاگربەستە درێژخایەن کە تەواری جێبەجێکردنێدا بە هەر شێوەیەکی هەبیتن پشتی زێدەتر 5 مەهان شەڕ و ئالۆزی و کوشتن و ماڵوێرانی کی سەرکەفتیە شەڕە؟ ناکرێت ئێمە هیچ لایەنێک بە براوەدا بنین لەم شەڕەدا ناکرێتەوە بڵێ ئەم لایەنە لایەنی سەرکەوتووە چونکە ئەم شەڕە جیاوازە لە شەڕەکانی پێشووتر لەوەی کە لە مێژووی مقاومەی فەڵەستینی هەبووە لەگەڵ ئیسرائیلدا ئەم شەڕەی کە ئێستا هەیە جیاوازە لێکەوتەکانی ئەو بابەتانی کە لێی کەوتۆتەوە و ڕەهەندە جیاوازەکانی دەکرێت ئەوە بڵێن کە ناکرێت لەبەر ئەمە تۆ بڵێ ئەمە براوێ و ئەمە دۆڕاوە بەرکو هەر لایەنێک خاڵ لە بەرامبەر لایەنەکەی دیکەدا تۆمار دەکاتەوە دەیەوێت ئامانجەکانی زیاتر دەربخات لەوەی کە لەم شەڕە بەدەستی هێنا ئەمە دیدگای هەردوو لایەنە بەڵام من دەمێ ئاوەش ئەمەژە بۆش بکەم کە ئەم شەڕە ئەم ڕوبەڕووبوونەوەیە ڕەنگە یەک لاکەرەوە بێت. سپاس بەڕێز سلێمان بەشارەت ڕێبەبەرێ سنتەرێ ئیبۆس بۆ وەکولین و شارەزای کاروبارên فەڵەستین و ئیسرائیلێک و لە ڕامەڵات گەرمەوەی گەلێکی سوپاسین هەر هەبن.